نێوان و شارەکانی تریش ئەیانە ئیشی لەسەرکەن. ئەمانە لەم هۆڵەدا کۆبوونەتەوە گفتوگۆ دەکەن لەسەر بە سیستەمی ئەلکترۆنیکردنی فەرمانگەدار نووسیەکان لە هەرێمی کوردستان بە ئامانجی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان و ئاشناکردنیانە بەم سیستەمە خزمەتگوزاریە نوێیە. ئەم پرۆژێکی ئێمە کاری لەسەرەکەین بە مەبەستی بە ئەلکترۆنیکردنی فەرمانگەی دادنووسیەکان خۆی پرۆژەکە پرۆژێکی هاوبەشە لە نێوان حکوومەت و کۆمپانیایەکی تایبەت بە ئەلکترۆنیکردن بەڵام ئێمەکو ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان ئیشمان ئەوەیە کە ئیش لەسەر ئەم پرۆژەیە بکەین خەڵک وشیارکەینەوە لەسەر ئەم پرۆژەیە کە پرۆژێکی لەو شێوەیە ئێستا بۆ چۆتە بواری جێبەجێکردنەوە تا چەند خەڵک هۆشیاری هەیە چکە بەڕاستی بە ئەلکترۆنیکردنی فەرمانگەکان بە تایبەتی فەرمانگە دادنووسیەکان کە ڕۆژانە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و خەڵک سەردانی ئەو شوێناکەن پێویستە پێشتر کە شارزاییەکیان هەبێ بەرچاوڕوونیەکیان هەبێ کە ئەمە زۆر جار حکوومەت لایەن لایەنە پەیوەنددارەکان ناتوانن ئەم کارە بکەن بۆیە ئیشی ڕێکخراوەکانە کە هەڵمەتێکی فراوان بکەن لە ناو هاوڵاتیانە ئێمەش لەم پرۆژەیە کار لەسەر ئەوواکەین کە هۆشیاری بڵاوکەینەوە بۆ هاوڵاتیان و بە شارەزاییان بینێ لەسەرەوەی ئەو بەڵگەنامانە چێ پێویستە بیبن لەگەڵ خۆیانە یاخود لە چ کاتێکە سەردانی دادنووسەکانەکەن. ئەم پارێزەرەش ڕای دەگەنێت بە سیستەمی ئەلکترۆنیکردنی فەرمانگەدار نووسیەکان هۆکارێکە بۆ گێڕانەوەی کات و زۆڕاییکردنی کارەکانی هاوڵاتیان و کەمکردنەوەی ڕۆتیناتە لە دامەزراوە حکومەکاندا. ئامانجمان ئەوەیە کە ئەو هەڵە تێگەشتنی لەسەر سیستەمەکە هەیە بۆ هاوڵاتیانی ڕوون بکەینەوە کە لایەنە باشیەکانی چین لە ئێستا و لە داهاتووشدا بۆ هاوڵاتیان چووکە بەڕاستی لە سەرەتایی دەستپێکردنی سیستەمەکەەوە و لە ئێستەیشاکە زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایەکەوە سیستەمەکە سیستەمێکی باش نییە و لە ڕوویدارایەوە خەرجێکی زۆر لەسەر هاوڵاتیان دروستەکات یاخود ئەو شتانە بەڵام کۆمەڵێک لایانی زۆر باشتری هەیە کە هاوڵاتیان ئەتوانن بڵم لێ بێ ئاگان و معلوماتیان نییە لەسەری لەوانەکە کار ئاسانێکی زیاتر بۆ هاوڵاتیانەکات و چۆنەڵی ڕوبەڕووی قەرەباڵغی نابنەوە ڕوبەڕووی ئەو کێشانە نابنەوە کە جاران ڕوبەڕوویانە بوو لەوەی کە وەکالەیەکیان لێو نەبوو تاواکو بتوانن لە فەرمانگەیەکی تر دەری بێنەوە بەڵام ئێستا بە شێوەیەکی ئەلکترۆنی سەرجەم فەرمانگەکان بەیەکە ئۆبەسترێنەوە کە هاوڵاتیان لە هەر شوێنێک بن ئەتوانن دەستیان بە بەڵگەکانیان گا و بەڵگەکانیان بە ئاسانی تەزویر ناکرێ و پێویست ناکات لەوەی کە ژمارەیەک لە کۆپی زۆر لەگەڵ خۆیان نابرن لە کاتێکا کە سەردانی فەرمانگە دادنووسیەکانەکەن. پەیڕەوکردنی حکوومەتی ئەلکترۆنی یەکێکە لە کارەکانی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان. قوبات تاڵەبانی وەک سەرۆکی تیمی یەکێتی کاری جدی کردو بۆ ئەوەی هەرێمی کوردستانیش ببێتە خاوەن سیستمێکی تۆکمەی ئەلکترۆنی کە دوجار لە خزمەتی باشتر ڕاپەڕاندنی مامەڵەی هاوڵاتیانە لە فەرمانگەکاندا. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.